هێشتا مەرەکەبی سێ کۆنگرەکەی مەکە وشک نەبووەتەوە بە پاسەوانی سەدان پۆلیس و هێزی ئەمنی ئیسرائیلی جوولەکە زایۆنیستەکان بە بۆنەی یادی 52 ساڵەی داگیرکردنی قودسی خۆرهەڵاتەوە بۆ ئاهەنگگێڕان چوونە ناو گۆڕەپان و حەوشەی مزگەوتی ئەقسای پیرۆز و لەگەڵ هێرشکردنە سەر ئەوانەی کە لەو مزگەوتەدا خواپەرستیان دەکرد دەستیان کرد بە وتنەوەی گۆرانی و سرود و سروتە ئاینیەکانیان ئەوەی کە لە مزگەوتی ئەقسای پیرۆزدا ڕوویدا لە هێرشکردنە سەر ژنانی نوێشخوێن و مناڵ و پیر و خەڵکی سڤیل بەشێکە لە کەمپینی نوێی ناتانیاهۆ بۆ هەڵبژاردننی ئەیلولی داهاتوو بە تایبەتی ڕازیکردنی ڕەگەزپەرست و پەڕگیرە زایۆنیستەکان و پارتایینیەکان کە ئامادە نەبوون لەگەڵیدا حکومەت پێک بهێنین ئامانجی ئەم کەمپینی ناتانیاهۆیە هەروەکو چۆن لە کەمپینی ڕابردووی هەموو پاڵێوراوانی پەرلەماندا ئەوەی کە دەکرایە بنەمای ڕێکلامەکانیان ئەوە بوو کە ئایا ئەو کەسە تا چەند دەتوانیوێتی فەلەستینیەکان بکوژێت و ماڵوێرانیان بکات و زەویەکانیان داگیر بکات ئەوە پێوەر بوو بۆ کۆکردنەوەی دەنگی زیاتر بۆیە چاوەڕوان دەکرێت لە کەمپینی نوێی ناتانیاهۆ ئەوانی تریشدا هەمان شێوازی ڕێکلام بەردەوام بێت و بەکردەوەش ئاڵۆزیەکان لەگەڵ فەلەستینیەکان و بگرە وڵاتانی ناوچەکەشدا بکرێتە مادەی ڕێکلام و دەنگ کۆکردنەوە. ئەمریکاش پشتیوانی لەو شێوازە دەکات هەروەکو هەفتەی ڕابردوو جاریت کۆشنەری زاوای ترەمپ و ڕاوێژکاری سەرۆک دیاریکی لە ترەمپەوە گەیاندە ناتانیاهۆ کە بریتی بوو لە نەخشەی فەلەستینی داگیرکراو کە ناوچەی جۆلانی سووریای وەکو بەشێک لە ئیسرائیل بۆ واژۆ کردبوو لە کاتێکدا وڵاتانی عەرەبی هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆیان ئامادە دەکەن بۆ کۆنگرەی ئابووری بەحرین بۆ گفتوگۆ لەسەر بەشی ئابووری پرۆژەی گرێبەستی سەدەی ئیداری ئەمریکا بۆ کۆتایی هێنان بە کێشەی فەلەستین ئەوەی کە قەواری زایۆنیستی دەیکات چوونە پێشەوەی هەنگاو بە هەنگاوە لەو ئامادەکاری کە ترەمپ و ناتانیاهۆ هاوپەیمانەکانیان بەرنامەیان بۆ داناوە بەڵام چاودێرانی سیاسی بڕوایان وایە شکستی بنیامین ناتانیاهۆ لە پێکێنانی حکوومەتی نوێدا هەنگاوەکردەیەکانی ئەو پرۆژەی ئەمریکای خاو کردووەتەوە بۆ دوای مانگی تشرینی یەکەمی ساڵ لەو کاتەشدا ئەمریکان نزیک دەکەوێتەوە لە کەمپینەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی بۆیە ئەو پرۆژەی کە هێشتا لەدایک نەبووە پێدەچێت بە مردووی لەدایک ببێت. ناتانیاهۆ خۆشحاڵ نەبوو بەوەی بگەڕێتەوە بۆ هەڵبژاردننی نوێ چونکە بە هیوا بوو تا ترەمپ لە کۆشکی سپیدایە زۆر هەنگاوی تری پێ هەڵگرێت لە چەسپاندنی پێگەی خۆیدا چونکە دەترسێت بە نەمانی ناوبراو داهاتوو بە شێوەیەکی تر بێت. ناتانیاهۆ لەبەرەوەی سەرۆکی ئیسرائیل ڕێئۆفین ڕیفلین سەرۆکی ئەرکانی پێشووی سوپابینی جانتز ڕانەسپێرێت بۆ پێکێنانی حکومەت لە دوای ئەوەی ناتانیاهۆ نەیتوانیوە ئەو کارە بکات ئەگەری ئەوەش هەبوو ئەو ڕکابەری ناتانیاهۆ بتوانێت لە پەرلەماندا دەنگی پێویست کۆ بکاتەوە بۆیە ناتانیاهۆ لە ڕێگەی کوتلەیەکەوە پەرلەمانی هەڵوەشاندەوە چونکە دەترسا بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر گەندەڵی بدرێتە دادگا و زیندانی بکرێت. سەرکەوتنی ناتانیاهۆ لەم خولەدا کە لە 3 ئەیلولی 2009دا ئەنجام دەدرێتەوە هیچ گرنتیەکی نییە بۆیە ڕۆژنامەی واشنگتۆن پۆست ڕایگەیاند ئەو قەیرانەی ئیسرائیل گەڵتەجاری نەخشەی ترامپی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست قوڵتر کردەوە ئەو گوشارە ئابووری سەر فەلەستینیەکان ئەوانی بە چۆکدا نەهێنا هەروەکو ترەمپ و کۆشنەر چاوەڕێیان دەکرد.